زیارە بەداخەوە یعنی ئەوەی کە ئێستا ئێمە هەستی پێ دەکەین هەرێمی کوردستان بۆتە مەترسیداترین شوێن بۆ تێکۆشەرانی کورد لە ڕۆژهەڵاتیان لە باکووری کوردستانیش کە بەداخەوە دەستی ئەو دامەزراوە سیخوڕیان زۆر بە ئاسانی دەگاتە دەست ینی گیانی ئەو خەڵکەی کەوا پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە دەسەڵاتی هەرێمی کوردستان لە جیاتەوەی کەوا وەکو وەفایە کەوان ڕۆژێک ڕۆژان پشتیوانی خەباتی باشووری کوردستان بوونەوە بیان پارێزێت بەڵام ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ڕاستە خۆش نەبی بەو شێوازەی کە دەرگاواڵایە جۆرێک لە ئاسانکاری بۆیکەوە ئەوان بە ئاسانی بێن تیرۆرەکان ئەنجام بدەن وە بۆشی دەرچنەوە هیچ حسابێکی بۆ سەروەری دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان نەکەن و لە ڕاستیدا ئەمە هەرێمی کوردستان و حکوومەتەکەی خستۆتە ژێر پرسیار لە هیچ شوێنێکی دنیا دەستگا سیخوڕەکان ئەوە بە ئاسایی ناتوانن بستە ناو وڵاتێک چ جاوەیەکەوە کە تۆ ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنێک بیکە لە خوێنی خۆت بیکە هاونەتەوەی خۆتە بۆیە بەڕاستی ینی پێویستە پەرلەمانی کوردستان و تەنانەت ینی خەڵکی کوردستان بە گشتی ئەمە هەڵوێستمان هەبێت چیتر نێڵینەوە بۆ ئاسانی و تیرۆرانە ئەنجام بدرێت وە کەسیش لە سەریان سزا نەدرێت ڕاستە ئەوەی کە میتکردی دەستگای بیان کە تاوکەسە میت تاوانباری سەرچیە ئەوەیە کە ینی هەنگاوی زۆر مەترسیدار بوو کە هەواڵ شکری لە ناو شاری سلێمانی کە پێشتر ئەوێ ئەمنتر بوو بۆ یعنی ئامنتر بوو بۆ تێکۆشەرانی باکووری کوردستان لە ڕاستەوە پێشاتێکی زۆر مەترسیدارە و ئێمە بە تەواوەتی ئەو کردەوە ئیدانە دەکەین و سەرخۆشیش لە کەسوکاری دەکەین و هیوادارین دەسەڵات لە هەرێمی کوردستان ینی لێکۆڵنەوەی جدی بکات لەو بابەتەوە کۆمەڵگای کوردستان لەسەر ئەم تیرۆری ئەم تێکۆشەرانی تر هەڵوێستێکی جدیترمان هەبێت و بۆی کە چیتر بۆ ئاسانیە دەستگای میت بیا هەر وڵاتیشتر بە ئاسانی نەتوانێت بێت لە ناو هەرێمی کوردستان کردەوەی تیرۆری ئەنجام بدات. ئەوەی ڕوودەدا دۆخێکە نەخوازراوە بە تەسەوری ئێمە وەکو چاڵاکوان شتێکە قبول کراو نییە بە جددی ینی لە ماوەی ڕابردوو ئەوەی بینیمان چاڵاگوانانی ڕۆژهەڵات لە هەولێر تیرۆ دەکرێن سیاسیەکانیان تیرۆ دەکرێن و هەواڵانمان لە باکوور کە لێرە کاری سیاسی و مەدەنی دەکەن یان چاڵاگوانن یان وەکو پەنابەرێک هاتوون لێرە ژیانی ئاسایی بژین تیرۆ دەکرێن ئەوانە هەموو پێمان دەڵێت کە دەستگاکانی مخابەڕاتی تورکی و ئیرانی بە منەزەمی بە تۆکمەی لێرە بارەگان دامەزراندووە و عناسڕیان زۆرە و پارەیەکی زۆر سەرفەکەن بۆ مەسەلا و دۆخێکی دیکەش دروستەکەن شتێکی دیکەشمان پێ دەڵێن هەر ئەو بابەتانە پێمان دەڵێن دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەستگای حیزبین شەخسین ئەو دەستگایانە ئەتواندرێ بکڕدرێن لەلایەن وڵاتان و مخابەڕاتی وڵاتانی ناوچەکە منەظەم نین نیشتیمانی نین ئینتیمایان نییە هەموو ئەو دۆخی کە دەگوزەرێ ئەوان دەخاتە ژێر پرسیار و لە ماوەی ڕابردوو ئەوەی ڕووشیدایە تەمان جێی هەموو ئەو دۆخە جێی نیگەرانی هەموو ئازادی خوازێکە پێم وایە ئەو دۆخە پێمان دەڵێ هیچ چاڵاگوانێک هیچ ئازادی خوازێک هیچ سیاسیەکی نیشتیمانی نەتەوەی ژیانی پارێزراونیە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دەستگاکانی جاسووسی وڵاتان و بگرە ئاسانکاریشان بۆ دەکرێت بە ئەوەی کە سیناریۆکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەبینین ئەو دەستگای زانیاریە پاراستنە ئەو سیناریۆنە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بە خەڵکی نیشان دەدەن ئەوەمان پێ دەڵێ دووپات دەکاتەوە کە ئەمان بۆ خۆیان بەشێکن لەو پرۆژەیە چونکە سیناریۆکان بقنیەکردین شتێ دروستەکەن بەنای ئەوەی کە گوایە ئەمانە بەو شکڵە بوو خۆم پاکێزەی بە چاڵاگوانانی بادی ناش هەر لە چوارچێوەی ئەم قەزیە ئەمیشە تیرۆرێکە بەڵام تیرۆرێکی دیکە کە بە ناوی دادگا و یاسا و دەقی قانونی بۆ دەدۆزنەوە جا بۆیە ئەوەی دەگوزارێت لە هەرێمی کوردستان دۆخێکە لە مێژووی هەرێمی کوردستان لە مێژووی ناوچەکە وێنای نییە دەستگا ئەمنیەکان بەڕاستی هەمویان لەژێر پرسیارن چاڵاگوانان ئێمەمانانی شەمومان ژیانمان پارێزراو نییە